پرۆسەی سەرژمێری لە عێراق دەرفەتێکە لە بەردەم کورد بۆ چەسپاندنی شوناسونەتەوە و زانینی ڕێژەی ڕاستەقینەی بۆ داهاتووی کوردستان و عێراق بۆ مەرجەی سەرژمێریەکە گەرانتی هەبێت و شەفاف بێت. پرۆسەی سەرژمێری لە عێراق دەرفەتێکە لە بەردەم کورد بۆ چەسپاندنی شوناسونەتەوە و زانینی ڕێژەی ڕاستەقینەی بۆ داهاتووی کوردستان و عێراق بۆ مەرجەی سەرژمێریەکە گەرانتی هەبێت و شەفاف بێت بەتایبەت لە ناوچە جێناکۆکەکان. ئەوەی کە پێوەستە بە کوردەوە شتێکەیە بەندێکی ناوی بەندێکی دەسووریان کەمادەی زەوجلی پێوەچێت و یەکلاکردنەوەی پرسی ناوچە جێناکۆکانە بە ئاراستەی عێراق یا بەڕێسەی هەرێمی کوردستانە. ئەمە خەڵە ئەساسێکەیە. لێرەدا ڕەچاوی ئەبێ ڕەچاوەوە بکرێت کە ئەم ڕاپرسیە یا ئەم سەرژمێریەکە ئەکرێت ببوورە ئەم سەرژمێریە تداعیاتی سیاسی نەبێت. ئەمە زۆر گرنگە تداعیاتی سیاسی نەبێت بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی ئەو ناوچانە چونکە هێشتا هەنگاوەکان نەچۆتە پێشەوە قۆناغەکانی جێبەجێکردنی مادەکە زۆر دوورن و گۆڕانکاریەکی دیموگرافی زۆر گەورە لەو ناوچانە کراوە زانین تعریب پرۆسەیەکی بەردەوامیش بوو لەم ساڵانەیش هەر بەردەوام بوو. ئەمە بەنسبەت لایەنی کوردیەوە بەنسبەت خەڵکی کوردستانی خەڵکی کوردی ئەو ناوچانەوە مافی خۆیانە و دیوێکی گرنگە کە دەبێت ڕەچاو بکرێت. ئەگەر زەماناتی ئەمانە هەبێت کورد بێ هیچ دوودڵێک مەفروضە بڕاتە ناو پرۆسەکەەوە. شارەزایەکی بواری ئامار و سەرژمێری دەڵێ هیچ گەرانتیەک نییە دوای ئەم سەرژمێریە ئەوانەی لە ناوچەکانی خۆیان ناونووز نەکراون بەتایبەت ناوچە جێناکۆکەکان مافی دەنگدان و نیشەجێبوون و ڕایکردنی کاروبارەکانیان لە شوێنەکانی خۆیان لێوەرنەگیرێتەوە. زەمانەت چییە لیان قبوڵەکرێت جارێکی تر لەوێ دەنگ بدەن؟ ئەمە ینی حقیقەتێکە ئەبێ بیزانین تۆ نازانی بەیانی چی بۆ تۆ شاردۆتەوە بۆیە تۆ خۆت ینی شتی خۆت دابین بکە بگەڕێرەوە دوایی وەکو تریش لە ئیمتیازات بێبەشە بێ لە دامەزراندن لە بابلین زەوی وزار لە زۆر حەق بێبەشە بێت ینی ڕەنگە سبەی ینی لە سەردەمی ڕاکان جوبووریا داوا ئەکرا ئەوانەی کە لە کەرکووک نین نیشتەجی کەرکووک نین فۆرمەکانیان ببڕن لەوێ بچن لە شوێنی خۆیانە خۆراکی خۆیان وەربگرن. هەموو ئەمانە حقیقەتێکە وا ئەکات کە ئەو کەسانە بگەڕێنەوە ئەو خەڵکە زۆرە بگەڕێتەوە شوێن و ڕێوجی ئەسلی خۆی بۆ ئەوەی ئایندەی خۆی و مناڵەکانی خۆی و نەوەکان دابین بکات. دەسەڵاتدارانی کورد لە ڕووی تەکنیکیەوە ئامادەکاری ئەوتۆیان بۆ پرۆسەی سەرژمێری گشتی نەکردووە بەتایبەت ئەو خێزانانەی لە ڕۆژی سەرژمێری گشتی دەگەڕێنەوە ناوچەکان بەتایبەتریش لە ناوچە جێناکۆکەکان لەکوێ بمێننەوە چۆن ئیدارە بدرێن و خزمەت بکرێن. ئەوەی تا ئێستا کردویانە تەنها ئەوە بووە ڕایانگەیاندووە ڕۆژی 20 مانگ سەرژمێریە و قەدەقەی هاتوچۆیە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.